دوێنێوانەیەکمان خوێن لەبارەی تێگەیشتن لە جارە سروش چونکە ئێمە گەر لە سروش تێ نەگەین مەبەست لە سروشیە لەوە شتێ ناگەین چۆن سروش دەبێتە بنەمای کۆبوونەوەیەکی نەتەوەیی بە پێ ئەم تۆرەکەەوە لەوانەیە پێشوەندە هەوڵمدا بیرکردنەوەی ئێوە بەرەو ئەو شوێنە بەرم کە نزیکی کەمەوەلەوەی کە لە ناو خۆتانە ژانی خۆتانەوە ببینن کە سروش چییە و ڕۆڵی لە ناو ئێمە چییە. تامان شتانێگەیە ئەوەی کە سروشتیە خۆی لە ئەساسەوە یعنی شتێکی لۆجیکی نییە و حسابی نییە و ئەو پەیوەندیە کە هەیە لە بینی ئەوانەی کە سروشت دەیانێنێتە ئاراوە پەیوەندیە کە ناتوانانی وەکو پەیوەندی نێوان ئەو شتانەی کە پەیوەندیەکی سەبەبیە لە نێوانیانە تەحدیدی کردیان فەرزان لەسەر دەتوانین پەیوەندی ئاگر بە سووتانی هەر شتێکەوە وەکو پەیوەندێکی سەبەبی دیاریکن دەتوانین پەیوەندی باران بە هەورەوە دیاریکەین بەڵام پەیوەندی ئەوانەی کە لە سروش دەکەونەوە پەیوەندەکان بۆ شکڵە ناتوانین دیاریکەین ناتوانین کەم و زیاد و باش و خراپ و ئەم چەمکە لۆجیکیانەی کە هەن بەسەر ئەمانە بسەپێن ئەمە وەکۆ وایە من بە یەکێک بڵێم ئەرێ پرتەقاڵ باشترە یاسێەوە ئەمە ناکرێ ینی تۆ پرتەقاڵ جوانترە یاسێ فەرزە یا بڵێم بۆ نمونە گۆرانی هەورامی خۆشترە یا حەیران ئەرێ گۆرانی ئەڵمانی خۆشترە یا گۆرانی ئەفریقی ئەم قەرەنانە ئێمە ناتوانین بیکەین مۆسیقای هندی خۆشترە یا مۆسیقای کوردی ئەم خۆش و ناخۆشە ناتوانین تەحدیدی بکەین ئەمە یەکسەر دەگەڕێتەوە بۆ سازی ئەو مۆسیقایە ئەو لەگەڵ ئەو تەبیعەتەی کە حکمەکە دەدا لەبەرەوە ئەوەی لەگەڵ تەبیعەت یا سازە ئەوەی لا خۆشە ئەوی تر تەبیعەتی لەگەڵ تەبیعەت یا ساز نییە هارمۆنیا پەیاناکە لە لای ناخۆشە لێرە ئەوەی کە تەحدیدی دەکە ئەوە خۆشە و ئەوە ناخۆشە لۆجیکێک نییە حکمێک نییە کە حکمێکی ذاتی نەبێ ئەمە حکمێکی ذاتیە ینی حکمێکی مەوزوعی نییە حکمی مەوزوعی ئەساسەکەی ئەساسێکی ضروریە لەو ئەساسەوە حکمەکە دایتر ئەمە نییە ئەو شتە بۆ کەسێک خۆشە باشە فلانە بۆ کەسێکی تر خراپە ئەو شتە کە ئاوا بوو ئاوایە ئیتر لە هەر شوێنێک بێ ئاوایە جۆرێکی تر نییە کە ئێمە دەڵێن یەک و یەک دەکاتە دوو لێرەش دەکاتە دوو لە هەر شوێنێکی تر دەکاتە دوو ئەمە حکمێکی گشتیە ینی بابەتیە بەڵام ئەوەی سروشتیە بابەتی نیە بە حکمی ئەوەی بابەتیش نییە ئێمە ناتوانین بڵێن حکمێکی عەقلانیە ئەلێرەوە تەبەن ئەگەر لەمە ورتری کەمەوە بۆ ئەوەی وازح بێ ئێمە کە باسی سروش دەکەینەوە جار باسم کرد باسی ئەوە دەکەین من حەزم لە چییە و من چیم پێخۆشە و تۆ چیت پێخۆشە تۆ حەز دەکەی ماڵەکە چۆن بێ من حەز دەکەم ماڵەکەم چۆن بێ تۆ حەز دەکەی لەکوێ لە چ شوێنە بژی فلان کەس حەز دەکات لە کوێ بژی فلانە گروپ دەشتەکان هەڵدەبژێرن بۆ ژیان فلانە گروپ شاخەکان هەڵدەبژێرن بۆ ژیان فەرەزەن کە بیر لە ئەورامان دەکەیتەوە ئەو شوێنە ئەو دار و بەر چوزانەوە و بەردە هەر بەردە خۆ شاخەوتەوە ئەماگەر لە ڕووی مادیەوە بیری دەکەیتەوە ینی لە ڕووی حاجیاتی مادیەوە بایۆلۆجیەوە ئەمانە بە هیچ شێوەیەکە و شوێنە دەست نادا بۆ ئەوەی کە من ینی ئەو خەڵکە بتوانێت بژێوی بە ژیانێکی باش بژی بەو معنایە ئەوەی کە پێویستیانە وەکو لایەنی مادی بەدەستی بێنن بۆچی چونکە شوێنی خاکی کەمە زەرعات لەو سەردەما زۆر بە سەختی کراوە ینی
خاکێکرد نییە بۆی زەراعەتی تیا بکەیت لە کاتێکە لە خوارەوە دەشتەکان هەن خاکێکی تەخت و ئامادەکراو بۆ زەراعەت کەچی بۆ کشت و کاڵ کەچی ئەو نایەتە ناو شاخەکان دەچێتەوێ ئەمە چییە؟ ئەمە حەزە ئەمە سروشتە سروشتی ئەو لەگەڵ ئەو شاخانە ساز دەبێتەوە ئەم حەزوشتانی کە ئێمە هەمانە حەزەکان جیاوازن بەڵام ینی نە ئەوە بە عەقلیە کە هەورامیەک لەناو ئەو شاخانە چووە نیشتیمانەکەی خۆی دروستکەوە ئێنیکا نە ئەوەش دەتوانین بڵێن ینی لە عەقلی و بێعەقلیەوە حکمی لەسەر بین بڵێن ئەوانەی شارە زور کە لە دەشتەکانن ئەوانە عەقڵە داتوونەتە دەشتەکان و ئەوانش کە چوونەتە شاخەکان عەقڵ نین ئەمە ناتوانین ئەم حکمە بدەین بۆچی چونکە ئەمان زۆر عەقلانە بیریان کردوێتەوە شتەکان هەمووی لە بەردەستیانە ئامادەن و زۆر زۆر ئاسان سروشت ئاسانکاریەکی زۆری کردووە بۆەوەی ئەوان زەراعەتەکەی کشتتوکاڵی خۆیان بکەن بەڵام لەو شوێنە سروش ئاسانکاری نەکردووە ئەی باشە ئەمانە بۆ ئەوەیان هەڵبژاردووە ئێرەیان هەڵنەبژاردووە ئەم بنەما پراگماتیکیە ناکرێ ئەم حکمانەی لەسەر بین ئەمە لە ڕێگەی چەوە دەتوانین حکمە بین لە ڕێگەی ئەو بنەما ئستاتیکیەوە ینی هونەریەوە ئەوەی کە ڕەبتی بە زەوق و حەز و ئەو شتانی ئێمەوە هەیە جا ئەمەی کە فەرەزەن دوو کەس کە تەبیعەتیان لەگەڵ یەک ساز نییە یعنی چی ینی هەر یەکەیان ئەوە نییە ئەو فرمانەی جێبەجێمە و جار باسمان کرد وتمان فرمان لە ڕۆحەوە دێت چۆنیەتی لە تەبیعەت دەیدا کاتێک دوو کەس کێشەیان لە تەبیعەتیانایە لەکوێ کێشەکە دروست دەبێت لەوێ دروست نابێت کە شتێک هەیە نایکەن یەکێکیان نایکا و یەکێکیان دەیکا کێشەکە لەوێ دروست دەبێت ئەم شتە هەردووکیان دەیکەن بەڵام هەر یەکە بە شێوازێک دەیکا ئەویان شێوازەکەی ئەوی قوبوڵ نییە ئەویشان شێوازەکەی ئەوی قوبوڵ نییە کەواتە لێرە خلاف لە چیا دروست دەبێت لە شێوازە فەرەزەن دوو کەس لە ماڵێکە دادەنیشن یا عەرزێکیان هەیە دەیان نەوێ بیکەن بەخان هەردووکیانەوەی پێداویستی ماڵە لەناو خانوەکە دەیان دروستی دەکەن بەڵام هەر یەکە بە شێوازێک دروستی دەکا کە لەگەڵ خۆیان تەبیعەت یاسازە لێرە هەردووکیان فرمانەکە جێبەجێ دەکەن کە دروستکردنی خانوەکەیە بەڵام خلافەکە لەوێ دروست دەبێت ئەو دەڵێ من ئاوا دروستی دەکەم ئەویش دەڵێ من ئاوا دروستی دەکەم کاتی حەدیقەکەی باخچەکەیان دروست دەکەن باخچەکە عینیشە هەر یەکە تەسمیمێک و شێوازێکی هەیە بۆ ئەوەی ئەمە دروست بکە ئەم شێوازانە کە هەن ئەمانە چین؟ ئەمانە نەریتی جێبەجێکردنی فرمانەکانە و ئەمە سەرچاوە لە تەبیعەتی ئێمەوە دەگرن و ئەمە عیلاقەی نییە بە خراپە و چاکەوە یعنی بە معنایە کەسێکی ئەوروپی بەو شێوازە خانوەکەی خۆی دروست کردووە لە لادەکانی خۆیان هەورامیەک بەم شێوازە دروستی کردووە کە هەیە ئەمە شێوازی دروستکردنەکە هەردووکیان جێبەجێکردنی فرمانەکەیان جێبەجێ کردووە کە دروستکردنی خانوەکەی بەڵام هەر یەکە بە شێوازێک دروستی کردووە و ئێمە ناتوانین لێرە بڵێن ئەوروپیەکان خانووی ئەوروپیەکان باشترە لە هی هەورامیەکان ئەم شێواز و مەعماریەی کە ئەمان هەیانەی خۆیانە ئەوانی شەیانەی خۆیانە ئەوەی ئەمان لەگەڵ خۆیانە سازە ئەوەی ئەوانیش لەگەڵ خۆیانە سازە بۆ گۆرانیەکانی شەمان شێوە یعنی کە میلەتێک گۆرانی خۆی هونەری خۆی دادەهێنێ شێوازی هونەرەکەی خۆی دادەهێنێ هەر هونەرێک شێوازێکی تایبەتە کە تۆ دەڵێ هونەری کوردی عیبارەت نییە لە فرمانەکە چونکە فرمانەکە گشتیە فرمانەکە ئەوەیە مۆسیقا بژەنە بەڵام ئەو ڕێخستنە مۆسیقی کە هەیە یا ئەو ڕێخستنە مۆسیقی کە لە گەروی کەسەکە هەیە ئەمە لە میلەتێکەوە بۆ میلەتێکی تر جیاوازە لە زمانە ئەم هەموو زمانە جیاوازایە ئەمانە لەکوێوە پێیاوە هەمووی سەرچاوە لە سروشتی میلەتەکانەوە دەگرێت زمانی کوردی لەگەڵ کوردێک ئاسازە لەگەڵ تەبیعەتی کوردێک ئاسازە زمانی فلانیش لەگەڵ تەبیعەتی فلانە قەوم کە سەرچاوی لێوە گرتووە
کاتێک ئەمانە فەڕەزەن زمانی کوردی دەسەپێنرێ بەسەر میلەتێکی ناکووردا کە کورد نییە و منداڵەکانیان بە ناچاری فێری ئەم زمانە دەکرێت و بەرەبەرە زمانەکەی خۆیان دەبێت لە یادکەن ئەلێرا چی ڕوودەدا تاوان لێرە دیالکتیکێک ڕوودەدا لە بینی ئەوەی مادیە لەگەڵ ئەوەی سروشتێ جەدەلێک ڕوودەدا لەم بینی جەنگێک ململانەیەک ڕوودەدا ئەوەی سروشتێ کامەیە شێوازەکەیە کە لەناو کیایە لەناو مناڵەکانە هەیە بە تەبیعی هەیە کە لە زمانەکەیان ناچی زمانە ئەسلەکەی خۆیان دەرکەوتووە کاتێک ئەم دوانە دەکەونە ناو دیالکتیک ئەگەر بێت و سازی ینی تەبیعەتی ناو ئەو منداڵانە بەهێز بێ واوان ئێتیمام بدەن بەو شتە ینی ئەوەندەی ئێتیمام بۆ بدەن کە خۆیان بن ئەو شتانە ساز من لەگەڵیانە بە تەبیعەت بجوڵێنەوە ئەو کاتە چی ڕوودەدا ئەم زمانە کوردیەی کە چوە ئەوانی داگیر کردووە لە دەرەوە چۆتە ناو ئەوان بەرەبەرە بە مروری زەمەنەوە بنەوە وای لێ دێت گۆڕانێک دروست دەکرێت لەم زمانە کوردیا ئەمەی کە وەرگیراوە کە ئەسڵەن ئەگەر دوای 100 ساڵی تر ئەو کوردیەی کە ئەوان فێری بوون بچی گوێی لێ بگریتەوە تۆ لێ تێناگەیت بۆ بە کوردیەکی تر شتێکی تر دەرچووە ئەمەی دەرچووە لە دەرەنجامیشی دروست بووە ئەوە لە دەرەنجامی ئەوەی تەبیعیە یاسا کۆنەکانی ناو تەبیعەتی ئەو گروپە ئەو خەڵکەکە ناکوردیە لەگەڵ زمانە کوردیەکەی کە لە دەرەوە پێیدراوە تەمامە ئەمەی لە دەرەوە پێی دەدەوتمان بنەمای تیۆرەکەی پێشووە ئەوەی کە ئینسان وەکو لاپەڕەیەکی سپی دەزانێت کە دەبێ ئەم سیستەمانە بخاتە ناوی بەڵام تیۆرە سروشتەکە دەڵێ ئەم یاسا نەریتانەی کە فرمانەکانی پێجەبێجە دەکرێت فرمانە کۆمەڵایەتیەکان بن فرمانە زمانیەکان بن فرمانە هەر فرمانێک لەو فرمانانە ئەمانە لە تەبیعەتەوە سەرچاوە دەبن تەبیعەتی ئەو میلەتەوە کەواتە نەریتەکان سەر بەچی سەر بە سروشتی میلەتەکان و میلەتێک کاتێک سروشتی بەهێزە ئەو کاتە لەو دیالکتیکا مقاومەی زیاترە بۆ ئەوەی کە نەریتەکانی دەرەوەی خۆی وەرگێت لەبەرەوە کاتێک نەریتێک لە دەرەوە دێ بۆی دەبێ وەری بگرێن مقاومەیەکی سەرسەختانەی لەگەڵا دەکات ئەگەر بەهێزیش بسەپێنرێ بەسەریا ئەوە لە مروری زەمن گۆڕانکاری لە چیا دروست دەکات لەوەی کە بەسەریا سەپاوە دەیکا بە شتێک کە لەگەڵ هەوڵ دەدا لەگەڵ تەبیعەتی خۆی سازی کاتەوە ئێستا گەر زمانی عەرەبی وەرگرین فەرزەن لای بەربەرەکان جەزایریەکان کە کاتی خۆی زمانی عەرەبیان وەرگرتووە ئێستا و عەرەبی کە جاران وەریان گرتووە کە ئەمەیە ئێستا هەیە و عەرەبیان ڕەسمیەکەیە ئەم عەرەبیای ئەوان کە ئێستا قسەی پێ دەکەن و یەکێک ئەم عەرەبیە بزانێ ئەوی تر ناتوانێت تێ بگات ئەوە سەبەبەکەی چییە؟ سەبەبەکەی ئەوەیە ئەو یاسایانەی کە لە زمانە ئەسڵیەکەی خۆیانە لەناو سروشتیانە هەیە داویانە بە زمانەکەی خۆیان دێچی دەکات گۆڕان لە یاساکانی زمانی عەرەبیا دروست دەکات گۆڕان لە شێوازی وتنەکەی وشەکانە دروست دەکات لە جەیەک دروست دەبێ عەرەبیە و عەرەبیش نییە تەمان یەکێک لەو زمان ناسا ناودارانە مەغریبیە یا مەغریبیە یا جەزایریە ئەوانەی مەغریبی عەرەبیە ناوی عەبدولقار فاسل فەری ئەم پیاوە لە یەکێکە لەوانەی کە مشارەکەی کردووە لە تیۆرەکەی چۆمسکیە یەکێکە لە مشارەکەەکانی تیۆرەکەی چۆمسکی زمان ئەو زمانەوانە کە ئیتر تیۆرەکە چۆمسکی لە بواری زمان ناسیە وەکو ئاخر تیۆر ئاخر تەتەوری زمان ناسی ساوی بۆ دەکرێت و خەڵکانەکە مساهەمەیان کردووە لە پەرەپێدانی ئەم تیۆرا یەکێکیان ئەم پیاوەیە لە کتێبێکیا دێت مقارانە دەکات لە بینی ئەو لاجەی کە عەرەبیەی خۆیان لەگەڵ عەرەبیە ڕەسمیان دەستکاری کراوە تەمەنەوە ئەو شتانە و هۆکارە باز ناکا کە ئەمە بۆچی ئەم عەرەبیە ئەوای لێ هاتووە بۆ نمونە لە عەرەبیە عەرەبی ڕەسمیە فعل فاعل جا مەفعول هەیە فعل فاعل مفعول بس لو زمان مغربية
كار عربية فاعل كاهن راوته بيشو يعني فاعل لبيشو دلين أم وتني فاعل لبيشو أما هما هنقل لقل زمان أصلي كي خوانك لدس ينداوا يعني زمان أصلي كي خوان فاعل لبيشو دلين إنجا مفعول إنجا فرزن فعل وكو كردي فاعل لبيشو بس عربي فاعل دكويتا ناوراست أما شي وادك طبيعة طبعا جوستاف لوبون شو ركي لبارين نتووا لسر أما أساسا دادا مزجني كواتا أوي ليرة نتوي لسر دادا مزجتشيا طبيعة يعني حزو أوي كسازة لقل إعماء كدلين حزو آرزو بمعنى حزو آرزوي استاتيكي نك حزو آرزوي غريزي يعني حزو آرزو بو چون يتيكي دياري كلام كتو دلي يعني حزو آرزوي هر استاتيكي هنري أما جواز لحزو آرزوي غريزي أم دوانا لا يكتر جواز أما يكام بناي لسردكا أما طبعا أم شو نريتانا شوازاني كملتك هيتي فرضاً أو نريتي لزمانك يا هيتي أو نريتي ل رو رسماين كان هيتي أو نريتي ل هر مجالك ترى هيتي أم نريتا سر بكوية سر بسروشتي أو ملتي أجر هاتوا لو ملتوا هات بيت عروا أو بيوايا نتوا عبارته لوي ككومل خلق ببروسية كاتيا بروسية كيميائية تيا بريون لدر انجامي او تكلي وجن خوازي او اي كو تكلي تكربونيك هيا وايلي هاتوا يك مزاجيان بو دروز ببيت او بمزاج ناوي دبن هذا لان كسك مزاجيه يعني هر جاري لسر بزمك يعني مزاجكي مزاج يعني طبع يعني طبعي وايا كسكه وحزب واشتدك بو شوازه حزك اشتكان بو شوازه بن بشوازه كيتنو اما في وايا لبروسيكي ميجويا كومل خيل عشيرات بيكوات يكل دبن لدر انجامي ام تكلمونا مزاجكي مشترك يعني بو دروز دبيت ام مزاجه وايان ليدك ببيت بنماي همو سيستم مكاني ناوجاني يعني سيستمي كوملاياتي سيستمي سياسي بروبرن سيستمي هنر سيستمي زمان امانه هموي ام سروشته تحديدي دكا كواتا اوي ام جروبا دروز دكاتشيا او جروبا كلا سرو خياله ويا لاي او جروبا كي كا بش بسروج ده بس سروج ده انكاتو بيه نك خيام ده انكاتو بيه سروج ده انكاتو بيه يعني تكلبوني كومال الرجزه لبروسيكي تاريخيا بشكلكي بو ماوي نوع كان ليه دروز ده بيه وام نوعه كلتور اشتكاني خوي برهم ديني وهو كلتورة خيالك بشوكاني كا بكلكي او جانا نتويا ناين امانا لدز دشن بشكلكي طبيعي وبشكلكي طبيعيش كلتوريكي كلتور وكومال سيستمي تازة دينا اراوة للحظيكي تاريخيا ولا سر ام اساسا نتوى دوزة كواتن نتوى عبارتا لنريتكان ولا سر اساسي او نريتا طبيعي يعني كهيتي او نريتاني كلا سروشتي خويا سرچاويان قلتوا نق او نريتاني كلا دروا وريد بيه وتما بنما كيتر شيا بنما كيتر دله نتوا يعني مروف او مروفاني كديان كاتو بيد با ماده دزانه ماده دوز كدنك ام نريتا بنريت يك دزانه كخوي لدروا دوز دكريتو دخلته مشكي يميانو چون يكدنك دوز بيه اما هنا كي اميريه يعني شكلكي اميريه ام دوز كدنك كواتل ليرا لناو ام تيورانه تيوري كم يعني نتوچيا نتولى مروف لنا مروفي نتوي او مروفي او كوملغاي كنتوي له دوز ذكري دبه بنتوچيا لا اوان ماده كبو دوز كردن دبه او سيستم شكلو فورما دروز بكري نخبه دروسيكا واما بسبيان لسريانو بيان بده وريق بغنو جيب جيب كان اماش لا رغي شو ذكري لا رغي بروسي پروردو طبعا هو امانيش مروف فعلا لشوينكا اما قبول دكا بول منوك وتمان من دالك وملا من دال دبين شوينك
زمانی ئەو شوێنە وەردەگرن نەک زمانەکەی خۆیان کە لەگەڵ تەبیعەتیان ناسازن بەڵام لە لایەکی ترەوە ئەم پیاوەم لە حەزەیەکی وردی کردو ئەم منداڵانە کە ئەو زمانە وەردەگرن یا دەبێ مراقبەیەکی تون لەسەر کۆمەلگاکەدا بندێ بۆ ئەوەی ئەو زمانە پەرە نەسێنی یا ئەگەر ئەو زمانە تووشی گۆڕانات چی ڕوودەدا ئەو کاتە تەبیعەتی ئەو منداڵانە تێکەڵ بە زمانەکە دەبێت دەستکاری زمانەکە دەکا ئەو زمانە ئەو کللتورەی کە کەسەکانی پێ دروستکراوە ئەو کللتورە دەگۆڕێ ئەمە وەکو وایە بەرنامەیەک شتێکی ئامێری دروستکەی سیستەم بخەیتە ناوی بەڵام لەناو ئەم مادەیە کە تۆ ئامێرەکە لێ دروست کردووە قودرەتێکە بێ قودرەتێکی سروشتی هەر خۆی وا بکە ئەو نظامەی کە بۆ داناوە کۆدەکانی بگۆڕە و دەستکاریکە تەمان ئەو کاتە کۆدەکانی گۆڕی ئەو کەسەی دروستی کردووە ناتوانێت چی بکە ناتوانێت سەرەتەرەی لەسەر بکە ناتوانێت بیکاتەوە ناتوانێت ئیشی پێ بکە لێرە کۆدەکان دەستکاری دەکرێن ئەگەر بەهاتایە و مادە ئەم قودرەتە سروشتەی تیا وایە ئەو کاتە ئەو ئامێرانەی دروستمان دەکردن لەژێر دەستمان دەردەچوون بۆچی چونکە ئەو هێزە دێچی دەکات دەستکاری سیستەمەکە دەکات کۆدەکان دەگۆڕێت کە کۆدەکانی گۆڕی ئەو کاتە تۆ بە کۆدێک مامەڵەی لەگەڵ دەکەیت دواتر کە دەچیت بەو کۆدەی عازی دەدەیت ئەوەی عازە وەرناگرێت بۆچی چونکە کۆدەکانی گۆڕاوە هەر وەکو پازوەردە کە تۆ دایدەنەی بۆ ئەکەوانتێک ئەو پازوەردە گۆڕا دواتر من بمەوێ بیکەمەوە ناکرێتەوە ئەو کاتە لەناو مادە ئەگەر باتایە وەکو ئینسان ئەمە هێزە سروشتیا وایە ئەو کاتە پازوەردەکان دەگۆڕان ئەو کاتە ئێمە ئامێرەکان نەمان دەتوانی بیانکەینەوە ئەو کاتە ئامێرەکان ئەوەندە مطیع نەدەبوون کە هەیە ئەو جارباسمان کرد کام سیستەمە دەخێنە ئەناو ئەم ئامێرەوە هەموو شتێکی متەوەقعە لەو کاتە لەم کۆمپیوتەرە شتی متەوەقع ڕووی دەدا ئەمەی لە بەردەسیم نایە فەرزەن دوای 3 ساڵ ئیش پێکردن سێر دەکەم زمانەکەی گۆڕاوە هەر لە خۆیەوە ئەو من لە جاتیەوەی بنووسم حرفێک بنووسم ئەو حرفێکی ترم بۆ دەنووسێ بۆچی چونکە جارێکی تر خۆی کۆت کردوێتەوە جاس ئەم ئەوەی کە بۆ وەرگرتنەکە ڕاستە بەس بۆ پاراستنی ئەمە ئایا ئەمە دەپارێزێ هەڵەکە ئەلێرایە کاتێک کە تۆ ئینسانت وەک مادە سیر کرد ئەو کاتە پێت وایە کە ئەمە دەپارێزێ ئەو سیستەمەی ئەو نەریتەی کە من دامناوە لە ناویە ئەو نەریتە وەک خۆی دەمێنێتەوە و هەر کاتێ من ئیعازم بەو شکڵە پێدا ئەویش هەمان استیجابەی دەبێت بەڵام لە مۆزوعی ئینسانە سێر دەکەی شتێکی تر هەیە مشارەکە دەکات چونکە لە ئەسڵا ئەم سیستەمانە لە ئینسانەوە هاتوونەتە ئارەوە خۆ لە شوێنێکی ترەوە نهاتوون یعنی ئینسان چییە خۆی سیستەم سازە کە سیستەم ساز بێ کاتێ تۆ سیستەم دەخەیتە ناوی ئەو دەستکاری سیستەمەکەت بۆ دەکات کۆدەکانت بۆ دەگۆڕێت و هێزی سازاندنی ئەمانە بیریان نەکردوێتەوە کە سیستەم دەخەنە ناو بۆچی چونکە خەڵکیان بە حیوانات لە ڕاستیاداناوە خەڵکیان بە مادەیەکی ڕق و تەق داناوە کە بە کەیفی خۆیان دەتوان تەسەڕوفی پێ بکەن بیریان لەوە نەکردوێتەوە ئەی باشە ئەم سیستەمەی کە خۆیان لە بەردەستیانایە لەکوێوە هاتووە ئەی ئینسان سازی نەکردووە ئەی لە ئینسانەوە نەهاتوەتە ئاراوە ئەی کاتێ لە ئینسانەوە ئەمە هاتبێتە ئاراوە کەواتە لەناو ئینسانە ئیمکانێتی ئەوە هەیە ئەو سیستەمەی کە من تایە دایدەنێم چی بکە دەستکاری بکە و بیگۆڕێ کە گۆڕیشی ئەو کاتە چی دەبێت ئەو کاتە من ئەوەی ئازارەی دەینێرم وەری ناگرێت کەواتە ئیشەکەم هەڵدەوەشێتەوە و فرامۆشکردنی جانێبە سروشتێکە هەر بە هەمان شێوە تەمان فرامۆشکردنی جانێبە مادیەکە ئینسانیش وا دەکات کە ئەوەی ئێمە پلانمان بۆ داناوە سەر نەگرێت ناسیۆنالیزم ئەم جانێبە سروشتەی ئینسانەکان فرامۆش دەکات لەبەرەوە ناسیۆنالیزم بە کولتورێک دروست دەکرێت کە ئیدعای ئەوە دەکات کولتورێکی مۆدێرنە و سروشتی نییە لە سروشتی گروپێک لە گروپەکان نهاتوەتە ئارەوە بۆیە ئەوەم باسیەوەم کردوتم فکرێنەتەوە لای ئێمە لە خەیاڵ ئێمە شتێکە و لە ناسیۆنالیزمە ئەوەی کە دەوڵەتی پێ دروست دەکرێت شتێکی ترە کەواتە لێرە ئێمە دەزانین توخمێکی تر هەیە لە ناو ئینسانە بەرگری دەکات ئەو سیستەمەی کە ئێمە دەخێنە ناو ئینسانەوە چی دەکات دەستکاری ئەو سیستەمە دەکات و پلانەکەمان هەڵدەوەشێنێتەوە بۆ ئەو بە یەکبوون چونکە تۆ فەرزەنە و گروپانە چۆن دەکەیتەوە بەیە لە ڕێگەی ئەوەوە هەمان سیستەم لە ناویان نادەچێت بەڵام ئەم گروپانە هەرێکان هەڵگری سروشتی تایبەتی خۆیەتی پێشتر هەرێکە سیستەمی خۆی هەبووە و ئەم هێزە لە ناوی ئەگەر ئینتیمای بۆ سروشتی خۆی هەبێت و بۆ بیری لێ بکاتەوە لە دەرەنجامی ئەم بیرکردنەوە چی ڕوودەدا دەستکاری ئەو سیستەمە دەکرێت کە
خراوەتە ناوی و ئەو هێزە مقاومە دەکات طبعا ئەگەر مەیلیش نەبێ بۆ ئینتیما نەبێ بۆ ئەو سروشتە و کەسەکار ئامێرێک بێ تەنها هەموو یعنی بوونی لە ناو حاجیاتە ئامێریە بایۆلۆجیەکانی خۆیان ببینێتەوە بێگومان ئەو کەسە درەنگتر دەستکاری ئەو سیستەمە دەکا کە لایەتی یا لەوانەیە هەر نەیکات یعنی ئەوانەی کە دەستکاری ئەم سیستەمە دەکەن ئەو گروپەی دەستکاری ئەم سیستەمە دەکا مەیلی بۆ سروشتی خۆی هەیە ئەم ئەوەی دەستکاری ئەم سیستەمە دەکا ئستاتیکای ئەو مەیلە ئستاتیکیە لە ناویە نەکوژداوە کۆتایی پێناهاتوە ئەوەی ئستاتیکیە لە یازال چی دەکا جەزبی دەکا لە یازال هەست دەکا ئەو گۆرانیانەی کە دەیبیسێ گۆرانی خۆی نین پێویستی بەوەیە گۆرانیەکەی خۆی ببیسێ لا يزال أو موسيقى كديبيسي هزكا غريبة بروحي غريبة بخوي غريبة بو دايوه قراني كاني خوي ببيسي أم اشتياقو غريبيي بو خو أو خوتي كاشتاقو ندبيني بو ند ناسي بو تو من دال بويت ليان جا كردو تدو لو نري تو شتيك خودت بو لعالمكي خود دايم براندوي هنا تو أنا ناو بو عالمي كيتر وتو أنا خصوة ناو جياني كيترو ئەلێ را کاتی ئەمەی لە دووزدەبێ ئەم کەسەش ئەگەر نەزانێ هی کوێ و هی کێیە و سەر بە چه عالەمێکە ئەو بەپێ ئەو یاسایانەی لە سروشتیایە چی دەکات گۆرانیەکانی خۆی دادەهێنێ و لێرەوە دەستکاری گۆرانیە داگیرکەرەکان دەکا ئەوەی کە داگیری کردووە و لێرەوە دەستکاری ئەو ماڵە دەکا کە ماڵی خۆی نییە و هەوڵ دەدا وای لێ بکا بیکاتە ماڵی خۆی بۆەوەی ساز بێ لەگەڵیان ئەمە هێزی سروشتە و حسابکردن بۆ ئەم هێزە حساب نەکردن بۆی بۆ ئەوەی کۆمەلگایەکی نەتەوەیی لە کۆمەڵێک گروپ دروست ببێ فعلا کارەسا دروست دەکا وام پلانە سەر ناگرێت تاوان هەر سروشتیش خۆی بەس نییە بۆ ئەوەی کە چی بێت کە بیکەینە بنەمایەک بۆ بوونی کۆمەلگایەکی نەتەوەیی کە کۆمەلگایەکی سەر و خێڵێکیە و سەر و خوێنی و مرۆڤەکان لە جۆرێک لە پەیوەندیان تایە جیاوازە لەو پەیوەندیانەی کە خێڵێک کۆ دەکاتەوە بەیەکەوە بە معنایەکی تر کاتێک ئێمە حاجیاتی بایۆلۆجی ئێمە کۆ دەکاتەوە ئێمە کۆمەلگایەک دروست دەکەین جیاوازە لەوەی کە پێداویستیە سروشتیە ئستاتیکیەکان ئێمە کۆ دەکاتەوە و جیاوازە لەوەی کە پێداویستیە ڕۆحی عەقڵیەکان کۆمان دەکاتەوە ئایا نەتەوە کامیان دەتوانێت ببێتە ئەساس بۆ نەتەوە و لە کوێوە دەبێتە ئەساس بۆ نەتەوە ئایا حاجیاتی ئستاتیکی ئێمە دەتوانێت بکاتەوە بە یەک لە کاتێکە ئەم حاجیاتانە فەرقمان دەکات لە جیاتیەوەی کۆمان کاتەوە ئەمانە جیاوازی تایە بەڵام بەبێ یەکبوون ئەوی تر یەکبوونی تایە بەبێ جیاوازی ئەی چۆن یەکبوون و جیاوازی پێکەوە هەبن ئەمە وەڵامی ئەم پرسیارە تەمان لە تیۆرە عەقڵیەکە کە ئامانجی ئەم کۆرسەیە و قرارە لە کۆرسە بخوێنینە مامووی زەمینە سازیە بۆەوەی ئێمە بگەینە ئەوەی گرنگی تیۆرە عەقڵیەکە لە چیایە و ئەمە تیۆرە سروشتەکەیە وابزانم زۆر ڕۆشنم کردەوە لەلاتان ڕۆشتەکە بنەماکەی چییە ئەگەر بە حسب چوار علتەکەی ئەمە قسە بکەین علەتی دروستکردن يعني علتي غاية وعلتي فاعلي وعلتي مادي لقى علتي علتي مادي كمادك اعتماد مادك هنا علتك يا تيايا علتي صوريك شون يتيك هنا تيايا علتي غايك غايتك وظيفك تيايا هنا لقى علتي فاعلي كدي امانه بك وكدكاتوا دروسي لك لا راسي علتي فاعلي يعني وەکو بڵێ شتێکە لە دەرەوەی سیانەکەیتر بەڵام بەبێ ئەم علەتی فاعلی ئەمانە پێکەوە کۆ نابن ئەگەر بەپی ئەمە دیاریکەینەوە کاتە دەڵێن تیۆرە دروستەیە مۆدێرنەکە ئەساسەکەی چییە ئەساسێکی هیولاییە مادیە حسابی بۆ مادەی دروستکردنی نەتەوە کردووە ئەو مادەیە کە نەتەوەی لێ دروست دەکرێت لێ دێتانە ئەی تیۆرە سروشتێکە حسابی بۆچی کردووە حسابی بۆ شێوەکە کردووە بۆ چۆنیەتەکە فۆرمەکە کردووە
و ئەم چۆنیەتەکە دەڵێ فۆرمەکە بنەمای بوونینەتەوەکەی ئەویان دەڵێ مادەکە بنەمای بوونێتی